گفتوگۆی سێمان لەگەڵ ئاکامان وەرەبێت فستیڤالی ڤێنسیا بەڵێ باشە باز لە فستیڤالی ڤێنسیاکەین کە بەڕێواچێت ئاکەم قسەمان بۆکات هاوکاری خۆمانە ئەندامی دیسکی هوەری کورسات نیوزە ئاکەم بەخێربەی زۆر سپاس هێوی سڵاو ئاکام بەخێربیت سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ تۆش کە لەگەڵمانی فستیڤاڵی فیلمی ڤینیسیا لە ئیتالیا دوێنێ زۆر بۆ منت باسکردن جامنێ ئێستا بۆ بینەرانی کورسات نیوزی باس بکەیت پێشتر قسەتان لەسەر یەک تۆز هێوی یەک تۆز پەیوەندیمان لەباری فیلمەوە باشە بەڵام کۆنتاکتی ترمان هەیە لە دەرەوەی فیلم بەڵام هەنێ جاڵی هاکە فلانە زنجیرە و دراما هەیە فلانە فیلم هەیە سەیریکە جا منیش پێڵێم ڕیاڵمەدی دیاری هەیە بارشەلۆنە هەیەی و پاریسان جێرمان و مانچستەر یونایتد وەرزشەکانش لە تۆ وەرەگرم بەسەر چاڵ ئێمە کەم تەرخەمی ناکەین بەڵام با بزانین فستیڤاڵی فیلمی سینەمایی ڤینیسیا چییە فەرمۆ ئاکەم دووبارە سپاس بۆم دەرفەتە سپاس دوێنێ لەگەڵ کاک ئاوات عەبدوڵڵا کە هاوکارمە لە بەشی هونەری لە دیسکی هونەری باسی ئەومانە کردە ئەم مانگە ئەبێتە وەرزی لە دایکبوون و سەرهەڵدانەوەی فێستیڤاڵە هونەریەکان بە تایبەت لە ئەوروپا طبعاً دوای ئەوەی کە بەتای کۆرۆنا لە پارا زۆربەی چالاکی هونەرەکانی پەرخست مانگی ڕابردوو فێستیڤاڵی کان بەڕێوە چوو لە فەڕەنسا کە دیسکی هونەری ڕۆژانە ڕووماڵی ڕووداوەکانیە کرد خۆشبەختانە بۆنەیەکی هونەری گەورەی تر هەیە کە ڕۆژی چوارشەمە دەست پێەکە ئەویش فێستیڤاڵی ڤینیسیایە دوا بە دوای فێستیڤاڵی ڤینیسیاش فێستیڤاڵی تۆرنتۆ هەیە لە کەنەدا هەر لەم مانگەیە فێستیڤاڵی سان سیباسیانی شەیە لە ئیسپانیا کە ئەمە هەمووی خۆشبەختانە بێتەوە وەرزی لە دایکبوونەوەی فێستیڤاڵ تۆش لە یەکێک لێەوە لەگەڵمانەویتە بۆنە زانین بە ساڵێکی ئینشاڵڵا زۆر باش فستیڤالی ڤێنسیا بڕێر چەند فیلم تێدا نمایش بکرێت فێستیڤاڵی ڤینیسیا سەرەتا بەیەکێک لە کۆنترین و مەزنترین فێستیڤاڵەکانی ئەوروپا و جیهاندا ئەنرێ بوو لە ساڵی 1932 لەلایەن جۆزیپی فۆڵپی دامەزرێنرا کە بە کۆنترین فێستیڤاڵدا ئەنرێت لەو کاتەوە تا ئێستا ئەم فێستیڤاڵە بەردەوامە لە دورگەیەکە لە شاری ڤینیسیا بەڕێوەچێت سێ هۆڵی سینەما تەرخان کراوە بۆ نمایشکردنی فیلمەکان ئەو فیلمانی کە بەشداریەکەن طبعاً چەند یاسا و ڕێسایەکی هەیە فێستیڤاڵی ڤینیسیا کە دیارترینیان جیاوازە لە فستیڤاڵەکانی تر کە بەڕێوەچێتەکانیان هەر بۆ نمونە هاوشێوە فستیڤاڵەکان بەدڵنیایی لەگەڵ کان جیاوازە لەگەڵ فێستیڤاڵی بەرلین جیاوازە لەگەڵ تۆرینتۆ جیاوازە لەگەڵ سان سیباسیان جیاوازە هەر یەکە و فیلتەر و ڕێنمایی و شێوازی خۆی هەیە لە فێستیڤاڵی ڤینیسیا 21 فیلم چێبڕچێیەکەن ئەچنە مسابقەی ڕسمیەوە بۆ بەدەستێنانی شێری ئاڵتونی زیاتر لە 50 فیلم لە دەرەوەی فێستیڤاڵەکە نمایشەکرێت لە هۆڵەکانە ئەمە بەس بۆ نمایشە جگە لەوە دوو کەش نمایشەکرێن زیاتر لە 7 فیلم بەڵام 21 فیلمیان چێبرچی ڕسمیەکەن بۆ بەدەستێنانی خەڵاتی شێری ئاڵتونی 21 بەپێی قۆناغ سەر ئەکەوێت بەڵێ بەپێی چەند قۆناغێکە سەرەکەوێت هەتا 21 فیلمەکە ئەمێنێتەوە بۆ چێبرچی ڕسمی فێستیڤاڵەکە وەک باسمان کرد چەند فیلمێکی کەشەیە لە دەرەوەی فێستیڤاڵەکە بەڵام ئەوەی لێرە گرنگە پێویستە باسی کەین هەرچەنە جێی خۆشحاڵێتەوە فێستیڤاڵەکە ئەم ساڵ بەڕێوەچە بەڵام دیسان ڕێکارەکانی تایبەت بە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بەردەوامە چونکە ساڵی ڕابردوو هەر کۆرۆنا نەیهێشتن فێستیڤاڵە بڕات فێستیڤاڵەکان بەس چی ئەکەن تو چاوەڕانێکێت چەند هەزار کەس بچن بۆ ئەم فێستیڤاڵە یاخود چەند سەد کەس من سەرچاوەیەکم خوێنەوە کە لە فێستیڤاڵی ڤینیسیا قسەی کردبوو ئەڵێت ئێمە ڕێگە بە بینەر ئەین بەڵام فرۆشتنی بلیت طبعاً لە وڵاتانە زۆربەی فێستیڤاڵەکان تەنانەت بۆ سێرکردنی فیلمەکانیش بلیت ئەبێ بلیت ببڕیت وەکو چۆن تۆچی بۆ هۆڵی سینەما بۆ سێرکردنی فیلمێک لەوێش بەپێی فیلمەکە و بەپێی شوێنەکە سینەما مامەڵاک بەڵێ بەڵام سەرچاوێک لە فێستیڤاڵی ڤینیسیا لە ئەم ساڵ ڕاستە فێستیڤاڵەکە بەڕێوەچە بەڵام ژماری بلیتەکان دیاری کراوە کەواتە هۆڵەکان پڕ نابێت وەکو ساڵانی ڕابردوو ئەمە جگە لەوەی ڕۆژی یەکەم کە فێستیڤاڵی کە مەراسیمی فەرشی سوور بەڕێوە ئەچێت ڕێگە نەیان بینەر و تەنانەت ڕۆژنامە نووسەکانی زۆربیان
نزیکە بن باڵ بەسنی ماسگێکێکە لەو مەرجە سەرێکیانە ئەمانە هەمووی تایبەتە بە خۆپارێزەکان ڤاکسینیان نەکردو مەرج وەرگرتنی ڤاکسینە بەڵێ ڤاکسینیش مەرجە بە تایبەتی ئەوانەی کە بەشدارن ئەو ئەکتەر و دەهێنەرانی کە لە وڵاتانی ترەوە ئەچن لە ئاسیاوە لە ئەمریکاوە لە وڵاتانی تری ئەوروپاوە مەرجە ڤاکسینیان لە خۆیان نابێت. دیارترین ئەکتەرەکان کێن کە بەشداریەکەن؟ ئەم ساڵ ژمارەیەک ئەکتەری دیار بەشداریەکات هەرچەنە لە هۆلیوود ڕێوشوێنەکان دیاری کراوە بەڵام ئەوەی کە زۆر باسی ئەکرێت فیلمە نوێەکەی پێدرۆ ئەلمۆدۆڤارە دەرهێنەری ئیسپانی کە تەنانەت فیلمی دایکانی هاوتەریب هێشەکە لەو فیلمانی کە یەکەم ڕۆژی فێستیڤاڵ نمایشەکرێ و لە بەشی چێبڕچێ فێستیڤاڵەکەی و تەنانە دەڵێن کاندیدێکی بەهێزیشە بۆ بردنەوەی شێری ئاڵتونی. جگە لەو فیلمێکی کەشەیە کە ئەمیش چاوەڕێ ئەوەی لێکرە خەڵات بەدەست بێنێت فیلمی سپێنسەرەکە باسی شازەدە دیاناکات ئەمیش بە هەمان شێوە باز لەواکرێت کە کاندید بێ بۆ وەرگرتنی چەند خەڵاتێک. ڕۆژی چوارشەمە ژۆگە ئاماژەم پێ فێستیڤاڵەکە دەست پێکات 11 ڕۆژ تا 11 مانگی ئەیلول. فیلمانی کە باست کرد سپێنسەرەکە بە تایبەتی لە نێتفلێکسا هەیە جارێ بڵاو نەکراوەتەوە پێماوە بەس ترایلەرەکەی بڵاوکراوە چکە من ترایلەرەکەیم بینی شتێکی جوانە بەڵێ هەتایمەوەکو دیستی هوەری راپۆرتشمان لەسەر کردووە لەسەر ئەو فیلمە من نەمبینیوە ئەکتەری سەرەکی لە شازادە دەستخۆش بێت لە شازادە دیانە ئەچێتەوە سەر بەڵێ زۆر شتیانەوە کێکە تەنانەت ترایلەرەکەی لە دواتردا بیبینە شتێکی زۆر جوانە. هەتا ئەو ئەکتەرش کریستین ستیوارت کاندیدە بۆ ساڵی داهاتووش بۆ وەرگرتنی خەڵاتی ئۆسکار لە ئێستاوە ینی ئەگەرێکی بەهێزەیە کە خەڵاتی باشترین ئەکتەری ژن بەم فیلمەی بەڵێ لە سپێنسەرە. باشە بڕارە سپێنسەواز و نمایش بکرێت دوای فێستیڤاڵەکە پێت وایە نمایش بکرێت؟ بەڵێ خۆی سەرەتا لە ڤینیسیا نمایشێک لە دوای ئەوەی تر لە هۆڵەکانی سینەمایە بڕارە لە مانگی نوێیە لە مانگی نوێ؟ بەڵێ باشە ئەوەندەی نەماوە یەتە نێتفلێکسیش یەتە ئەو تۆڕە جیهانی کە دەوترێت بۆی کۆرۆناوە بینەر و داهاتێکی زۆر سەیری واتە هاوکات لەگەڵ نمایشی سینەماکایەتە نێتفلێکسیش. بەڵێ باشە ئاکام یەکێک لەو بابەتانە هێوی کە زۆر جێی سەرنجە دزینی فیلمە فیلم واتە بڵاوکردنەوەیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ماڵپەڕەکانە ئاکام بەدەر لە فیستیڤاڵی ڤینیسیا ئەم بابەتە چۆن تەماشاکرێت کۆنتترۆڵەکرێ ئەسڵەن لە زۆر وڵاتە ئەمە کۆنتترۆل کراوە خۆی ئێمە شتێکمان هەیە بە بازارکردنی فیلمە بەڵام ئەمە لە بەشێکی وڵاتانی ئاسیا ئەم پێودانگ و ڕێنمایەنە پەیڕەو نەکراوە تۆ شتێک تێپێوترێ بە بازارکردنی فیلم کە ئەڵێ بە بازارکردنی فیلم ئەمیش چەند یاسا و ڕێسایەکی هەیە بەڵام هەڵبەت لای ئێمە تا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەسەن لە چەند سایتێکە مەسەلەن تۆ فیلم ئەتوانی داونلود بکەی یان تەنانەت چەند سایتێکی عەرەبیش هەیە AGBS مەسەلەن ئەدان نەخست ئێستا هەیە کرایەوە بەڵێ جامە بەسم بە بازارکردنی فیلم پرسێکە کە بەڕاستی تەوەرێکی ئەوێ باشە دەست خۆش بێ ئاکام ئەمێ کۆتاشتی لێ بپرسم ئەمە بزانم ئەوەی کە تۆ سەرچت کرەوە بابەتەکان دووبار دەستپێک نوێ فستیڤاڵەکان ینی هونەرمەندان چی ئەڵە نەکتەرەکان چێڵەن لەسەر ئەم بابەتە؟ تەوانجی خۆشحاڵیە ئەمە بیرم چوو لە سەرەتای باسی کەم فێستیڤاڵی ڤینیسیا کارنەڤاڵێکی هونەری گەورەیە تەنانەت واوتراوە کە شاری ڤینیسیا ئەبێتە شانۆیەکی گەورە تەنانەت دانیشتوانەکەشی بەشداری لەو کەرنەڤاڵەیەکان چۆن جلوبەرجی ڕەنگاوڕەنگ بە ژنان و پیاوانەوە لە بەریەکانی سەردەمی سەدەکانی ناوەڕاست تایبەت بە ڤێنیسیا بەڵێ سەردەمی سەدەکانی ناوەڕاستە ئەمە ئەبێتە کەرنەڤاڵێکی گەورە ئەبێتە شانۆیەکی گەورە لە ڤینیسیا بەڵێ زۆر بەشیان ماسک بەکارێن کە ئەمە دابوونەریتێکی کۆنە لە ناو ڤینیسیەکانە هەبووە هەر بۆیە مەبەستم یعنی کە خەڵک بە تامەزرۆ ئەڕوانێتەوەی کە پار نەبووە بۆی کۆرۆنا ئەم ساڵ فێستیڤاڵەکە بەڕەوە چێ بەڵام وەک ئاماژەم پێە کارەکانی تایبەت بە خۆپارێزی کۆرۆنا بەردەوامەدە دەستخۆش ئاکام ئەنوەر ئەندامی دیسکی هونەری کورسات نیوز.